وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. گوێکە من لەسەر پەیجە فەیسبووکیەکەی خۆمە لەسەر واڵەکەی و دیوارەکەیە ستاتوسێکم دانیە بەم مەزمونە کە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە کوردەوارە داگیر کراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە لە مەسنجەر پەیامێک بە من بدەن. تەبێتەن ئەدەیەک لە یاران پەیوەندیان کرد، بەڵام یارێک بەناوە کاک ئاوات ئەحمەد نووسینێکی بۆ من بەجێ هێشتگە کە من ئەم دیبەیتە لە وەڵامدانەوە بەم نووسینە ئەەکەم. نووساگیسی دووارە سڵاو لە دارای دەوران، تێبینێکی بچووک لەسەر داواکاریەکەت کە ئەمڕۆ بە نووسین داتنە تا پەیوەندیت پێوە بگرن. دواتر لەوێوە بۆ نێو تەلەگرام شاید بانگەشە زۆر ڕوون نییە، کەسانێک هەن کە تێناگەن دەبێ بۆچی پەیوەندیت پێوە بکەن لە مەسنجەر یەکێک لەوانە خۆم، یا باشتر بڵێم کە ذاتی ئەوەیان نییە پەیوەندیت پێوە بکەن چونکە نازانن چی ڕوودەدات. وا دەزانن کە تۆ پەیوەندیان پێوە دەکەی ڕاستە و خۆشایە ترسێک هەبێت لە دڵیانە کە ڕوبەڕووی ببنەوە، شتێکیان نەبێ بۆ وتن لەگەڵ تۆدا یان نەتوانن قسەیەک بکەن. بۆیە پێم باشە لایفێکی کورت بکەیت لەسەری تا هەست بە ئارامی بکەن و ئامادەیان هەبێ بۆت بنووسن لە مەسنجەرە. حتمما خۆتان باشتر دەزانن تێبینیەکەم لەوەوە سەرچاوی گرت کە کەم کەسێ هاتووەتە ناو تەلەگرام، و ئەمما ئێمەی خەڵکی باشوور تەلەگرام بەکار ناهێنین، شاید لەوەیش ڕوونکردنەوەی بیت کە تەلەگرام لای خۆیان داونلۆدکەن. سپاس. کاک ئاوات ئەحمەد خەڵکی ئەوسای کوردەوار خەڵکێکی ژیر و ئاقڵ بوو، بۆ لەبەرەوەی بنیاد ئەقڵە ئینسان لەسەر چیرۆک دائەنرێت و خەڵکە ئێمە ئەوسا لە دەوری یەکتریا کۆ ئەبوو نەقڵە چیرۆکی ئەکرد. بۆیە خەڵکی کە هێنەت هەڵە هاورد مانای تۆی ئەپێکا، پێویستی نەکرد تۆ فرەخوەت چەکەتکەی. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی خەڵکی لە ناو ژیانە توا بووە لە مانای چیرۆک تێئەگەی. مثال، تۆ ئەم کۆپلە شعرەت بیستگە بە سوورەتە فولکلۆر لە گۆرانیا ئەژێ ڕەنگزەردی خەزان خەتای پاویزە، ڕەنگزەردیەکەی من دووری ئازیزە. ئەمە ئیشی تۆ هەنێن چت بزانی خەزان کە زەردەوێت ئەوەرێت، تەبیعەت بەرەو مەرگ ئەچێت. ئەمە سەبەبەکەی چییە؟ سەبەبە ئەم مەرگە چییە؟ سەبەبە ئەم ڕەنگزەردیە چییە؟ سەبەبی پائیزە کە ئەبێ بەهۆی مەرگ، دەردە پاییزە. بەڵام منێ کە دەموچاو و ڕوخسارم زەردە، هەمان دەردە خەزانم هەست. ئەما خەزان پاییز وای پێکردگە، من چی وای پێم کردگە؟ من دووریە ئازیز وامی پێکردگە، دوور کەوتنە لە مەعشوق وامی پێکردگە. پس تۆ لەگرا بە مقایسەکردنە دوو ڕەنگە زەرد و بە تەشبیهکردنیان بە یەکتری یەک حاڵەت دەرتێری، حاڵەتە نەخۆشی و مەرگ. هەر کامیان سەبەبێکی هەست. ئەگەر خەڵکی لە کەلامە ئێمە تێناگا هۆکەی ئەوسە ئومەتە ئێمە گەوج کریاگە و تەنانەت چیرۆک و داستانیش تێناگات، قسەی کە بۆ ئەەکەی نافەهمێت. ئەو فکرەکات بە بەکارهاوردنە کەلەمە کووردە، ئەرەو کارێک کە قەبلەن بۆیان کرد. تەوەجۆکەن من تێمەسەرە ئەمە ئیستاوەلێ، با من دووسێ مەسالە ترە بۆ لێ بەم. لە منتەقەی پاوە ساڵە 1357 بکاتە 1970 ئێوە ئینقلابە ئێرانی دەسی پێکرد. لە منتەقەی پاوە مقاومەتێک عەشایرە جاف کردیان لە بەرامبەرە ڕژیمە جەدیدە جمهوری ئیسلامی. یەکێک لەو تەوایفانە تایفەی ئێناخی بوو. ئێناخی بەگزا بوون، کڵاولار بوون، ئیدعایان هات، خۆیان بە پیاگەزانی، شەهامەتیان بوو. شارە پاوەیش بڕێکی یەک تاریخێکی هەست کە خۆیان پێی ئێژن یەدووری سەفەری. تاریخی یەدووری و سەفەری چییە؟ تاریخە سوالکردنە. ئیدەیەکیان چووگن بۆ سوال بۆ ئەستەمبوڵ، هەر لەم دەورانە متەئەخرە.
لە ساڵە 57 کە 58 کە ئەمە اتفاقی شەڕەپاوە کەوت ئەم جافانەکە دەستیان کرد بە ئەم نەمایشە قودرەتە کە تەکە دەوڵەتە ئێرانە دەربکەون تەبیعەتەن بڕێ لە پاوەی چووە پشت دەوڵەتە ئێران و بوون و جاش پازدار بلەخەرە جافەکان و عەشایرەکان شکستیان خوارد و عیدەیەکیان بەرەو منتەقەی شارە زوور و بەرەو ئەو دێ و عیدەیەکیشیان تەسلیم بوون و گیریان و کەوتنە زیندان. تەبیعەتەن ئەوانەی کە کڵاو لاور بوون و ئیدعایانە هات و بە غورورێ ئەچوونە ڕێوە شکیا بوو، پۆرتیان شکیا بوو. ئەوانەی کە خۆیان بە پاوەی ئەزانی و پاڵیاندا بوو بە دەوڵەت ئەمانیانە مەسخەرە کرد. ئەجێ خاڵۆ مەحموودە بوو ئێناخی و خاڵۆ مەحموود 10 ساڵ کەوتە زیندان. خاڵۆ مەحموود 10 ساڵ کەوتە زیندان، لە زیندان بەربوو لە مەیدانە پاوە خەریک و ئەچووە ڕێوە. عیدێ لەم جاش پازدارانە وتیان خاڵۆ مەحموود لەکوێ و گی گەلێکیان و خاڵۆ مەحموود بێژێ لە زیندان ئاوگم و پێ بکەن و بێژن خوارد و کوا خود مختاریەکەت و چاوت دەرەهات و مەسخەرەیکەن. خاڵۆ مەحموود لە هێنەی کەلامە ئەمانە تێئەگا ئێژێ لە ئەسەمۆڵۆگەم لە ئەسەمۆڵ. خۆ ئەم جواوە خاڵۆ مەحموودای کاکە ئاوات یعنی چی؟ یعنی ئەوان گەرەکیان و ئەم مەسخەرەکەن کە ئەمان نەیانتوانی حکوومەت بڕۆخین و نەیانتوانی قودرەت بگرن و لە زیندان هات کەسە دەروتی هەڵدانی خواردگە. ئەمیش وە بیری هاوردنەوە کە ئێوە فرە گەورە نییەن. هەواسە بوێت من شکستم نەخواردەوە بیرم تێ تۆکەی. لەذا خاڵۆ مەحموود یەک کۆتا کەلام جواویەداتۆ لە ئەسەمۆڵۆگەم، یعنی باوای تۆ لە سواڵاوگە لە ئەسەمۆڵم. ئەمە پێژن کاورا لە معنای کەلام ئەفەهمێ. پێویست ناکە من ئاوا بیکەمەوە، تەوەجود کرد من مەجبور بووم بیکەمەوە. لەم کردنەوە ئیستە لەوانەیە خەڵق بێ گلەیم لێ بکا بێژێ کاکە تۆ بۆ باسە یە دووری ئەەکەی بڕێ لە خەڵکە پاوە چووگە بۆ یە دووری. تۆ منە مەجبور کرد ئەمە بێژم، ئەنانە لە حازە سیاسی و من نەمەشیە ئەمە بوتایە بۆ ناتوانم دژمنایەتی 4-5 نەفەریش لە پاوە بەخۆم و تەحمولکەم. وەختێ ئێوە لە معنای کەلام تێناگەن ئینسان مەجبورە کاورا مەسئلەکە بکاتۆ. کاکە ئێژێ لەو منتەقەی کەلار و کفریە حاجیەک بوو هەڵسا چوو بۆ حەج هاتۆ. عادەتەن حاجی کە لە حەج تێت و خەڵکی ڕوا بۆ دیداری. ئێژێ ژنی هات بۆ دیداری حاجیەکە دەستی کردە ملی خەس ئەم لاولای ژنەکەی ماچ کرد. ئەتە فرە تابلۆ ژنەکەی خۆی و حاجی وت حاجی ڕیشە وەڕێ تۆ دوێکە لە حەج هاتکی تۆ. وتی گەوجە گەوج لە تەمەنی 7 ساڵیەوە تەڵەی بۆ ئەنێمەوە، لە تەمەنی 7 ساڵیەوە تەڵەی بۆ ئەنێمەوە. یعنی چی ئەمە؟ یعنی ئەوەی کە بۆ نەبێت لەم کوردەواریە خەڵکە لێ بەحاڵی یا بڕۆی بۆ غوربەت یا زەماوەنێ بکەی یا کارێ بکەی خەڵک تێ تەبریکە پێژێت و دەسەکاتە مرد یاغە لە غەریبی هاتوویت و یا لە حەج هاتوویت و مناسبەتێ پەیدا ئەوێت کە ماچەکان مەعنا پێیا بکە. من لە 7 ساڵیم و تا ئیستە هەر کارێکم کردگە بە نیەتی ئەم ماچە و گەسە. یعنی حەجەکەیش بۆ ماچەکە ڕوویگەم بۆ نەحمەقی. دەی تۆ ئەگەر ئەمە نەفەهمی لە نەو ئەماچکردنە حاجی نەفەهمی نازانی حاجی لە 7 ساڵەی و تەڵانێتەوە بۆ ئەم ژنە کە ماچیکە. من هەدەفم چی بوو لەم داستانانە نەقڵم کرد بۆ خاترەوەی ئێمە بفەهمین. ساختارە زەهنە ئێمە لەسرە چیرۆک بوو خەڵکە ئێمە و سافرە عەقڵ و ئەیفەهمی. بزانە مثالە دەم مثال نەیگەرەکە تۆ ئەدیبووی ئێژن خەڵکە سلێمانی حازر جواون دەمەکەی تۆ جواوە دەنەوە پێیان ناوێری لە قسە سنەیش وانە. ئەژێ شێخ ڕزا گەرەکی و تاقیب کاتۆ بزانێ ڕازەکەن سلێمانەی حازر جواون. شێخ ڕزا خۆی وە زوانێکی تیژی هەج و فکریە کرد کەس چارە دەمی ناکە.
ئێژە سوحەکیانە بەبەر دەرکە سەرای سلێمانی ئەڕی بەڕێوە ژنێ تێپەڕی ژنێکی قەڵە و تەنورەیەکی لە پیا و قرت ئەڕوێڕێەوە شێخ ڕەزا پێیوە دادەگیان یەواش مەقەسەکانە کولەوێتەوە لای کردو وتی خاڵۆگیان هەری سەیش کول بوێت و بەشی بەرسمێڵەکەی تۆی ئەمێنی تەوەجۆەکەی شێخ ڕەزا لەوێ زانی ناتوانێ زەفەرکا بە خەڵکە سلێمانی خەڵکە سلێمانی حازر جواوە خراو جواوە دەداتەوە خراو ئەدنێتە سەرجێی خۆی تەوەجۆتان کرد پس تۆ ئێشێ لە هێنەیە کەلام بفەهمی تێبگەی سوال بۆ خۆت دروستکەی ئیستا بۆ خەڵکە ئێمە گەوج بووگە لەبەرەوەی خەڵکە ئێمە کورد نەماگە لەبەرەوەی خەڵکە ئێمە لەم ژیانە شاریە ئەحمەق کریاگە لە هێنەی کەلام تێناگە ئەوسا لای خۆمان ئینسانێک کە لە دڵە ڕەنجەکانیەوە هاتە دەرۆ پیانە و سفید خانە سفید ئەخوێنێتەوە یعنی سفید یعنی چەرمک بەڵام ئەمە یعنی سفید ئەخوێنێتەوە کەسیا خانووی یعنی ڕەشی ئەەکەیتۆ ئەنووسیت ڕەشخانی گشت کەسێ ئەتوانێ بیکە سفید خانی گشت کەسێ ناتوانێ بیکە لێو دووە وروپاییەکان بەم سفید خانیە وتیان ئیندڤیجویشن کابرا بە فەردیەت ئەگا بەڵام سفید خانی لە لای ئێمە مەوجود بوو کە من لە مەتنە ڕاپەڕینا بەحسم کردەگەم ئێژە جەماعەتێ بەدەست زاڵەمێک و ئەناڵیان زاتیشیان نەو بینوسنە سەرە کاغەز بیدەن و چریکەکانە ڕزاخان زاتیان و بنووسن شکاتەکەین لەکێ ئاخری هەرچیەکیان کرد نەیانتوانی و نانیشەتوانی ئەم شکاتە نەکەن هەڵسیان کاغەزێکی چەرمیگیانداوە دەسە ئەفسەرێکی ئەرتەشی شاوە کاورا سەیری کردوتی ئەمە چییە؟ وتی قوربان سفید بخان تی قوربان سفید بخوێنەوە پێویست ناکەم قسە بکەم ئەی تۆ بۆ ئەفسەری ئەی تۆ بۆ پێدێژن پیاە گەورەیەکی ئەی بۆ پێدێژن دانایی ها ئەی بۆ وایتە ئەوێ ئەشێ من دەمم نەکردوێتەوە تۆ سفید بخوێنیتەوە تی قوربان سفید بخان ئیستە براکەم سفیدخانی پێشکەشتان من وە ئافتاوە قساکەمە گوێی خەڵک نافەهمێ خۆ مقەسر من نیەم مقەسر ئەمەسە ئەم خەڵکە گەوج کریاگە بە KNN و K24 و بە ئەم حیزبانە و پاوان خواز و حەشیمەت و پاشخوان خوەر و ئالەم قسە ئەحمەقانانە وان معنای نییە ئەو پەڕی ناڕزایەتی کەس نازانی ئەو پەڕی ناڕزایەتی وا لەکوێ ئاغا ئەم پەڕی وا لەکوێ ئەم پەڕیوا لە شارەزور ئەو پەڕیوا لە قەندیل وا لەکوێ ئەو پەڕی ناڕزایەتی ئەم جەهەتە جوغرافیایە وا لەکوێ چەند معنایەگەدا هیچ تەبیعەتەن کابرا لە تۆ تێناگە تەبیعەتەن نافەهمێ دێ کاکە تۆ لەم کوردەواریە چی فێربووگی هیچ کاکە تۆ لە دنیای کوردی چی ئەزانی هیچ بۆیە مردمێکیان دروست کردگە مردمەکە لە شۆخیش تێناگە لە نوکتەیش تێناگە لە قسەی سیاسی تێناگە لە قسەی کوردی تێناگە لە جەهانە کوردی تێناگە گەوجوگە هۆیژی چی؟ ئەو باس چیەگەی دەمیشی پانەکاتۆ باسی چیەکەم باسی کەوای پولەکەکەم باسی ڕاوە بەرازەکەم وە ساچ مەزەن باسی چیەکەم تۆ هەر حاڵیتە باسی چیەکەم خۆ بۆ خاتریەوەی ئەمە بکەمەوە تا ئەمە بڕێنە ناوە ئاخر تماشاکە لە سەرزەمینە ئێمە هەرکە فکرەکە بڕنەوێ لاری ئەرتەشێ شای کدایەنەوە مەلا مچە بارزانی نیاگەسە کۆڕی چوارفیشەکی تەقانە بووگەسۆ سیاسی تەوەجۆکەن وە لە سیاست تێگە یا ئەوەی کە مەسەڵەن شارەوانیەکی گرکەسە دەسەوە لە سیاست تێگە نەبراکەم تۆ لە سیاست تێناگەی تۆ نەئەفەهمی سڵتە چی ئەکا تۆ نەئەفەهمی سڵتە چ کارەز تۆ هەر نافەهمی کوردایەتی چییە تۆ هەر نافەهمی مزاکرە چی بۆ ئێژم نافەهمی چون نیشانەکان وا ئێژێ تۆ دەرکێکە نییە بۆ دەرکێکە نییە ئیسە دەرکەکە ئەکەمەوە ئیسە ئەیکەمەوە بۆ نێسە لەسەر چی نێسە کێ وای پێت کردگە کە نێسە تۆ فکرەکەی ئەزانی تۆ نازانیت
تۆ لێ قۆمیاگە خراو لێ قۆمیاگە من هێنە هەڵتێرم قسە بکەم هیچ قسە ئەەکەم 3 سەعات دیبێتەکەم کاورە تەماشامەکات دەمپانەکاتەوە ئەو حاڵیم نەو بۆ حاڵینەوە بۆ خاترێوەی نەزەحمەتە کێشاگەن نە ئەفەهمی لە دنیای ئەمڕۆ چ خەوەرە نە حاڵیتە چ خەوەرە نە لە کوردبوونە خۆت ئەزانی نە ئەزانی کە نظامە سوڵتە چێ شەکڵیە جا ئیستە با من ئەمە بکەمەوە بۆ ئێوە خاس بیکەمەوە منزورە من چییە ژۆرژ باتایی بۆ ناوە ژۆرژ باتای تێرم تا ئێوە حەزی پێ بکەن ژۆرژ باتایی کابرایەکی فەڕەنسەوی ئاوانگارد بوو ئاوانگارد یعنی پێشڕۆ ئەها ئێوەژن پێشڕۆ یعنی ئاوانگارد یعنی ئینسانێک کە ئەکەوێتە بۆ پێشە گشت کەسێک یعنی قەزایە پێش لە گشت کەسێک ئەوێنێت ئاوانگارد بوو هات بەڕەسی کرد بزانێ بۆچی ئینقلاب واقعی ناکرێ ڕاپەڕین واقعی بۆ ناکرێ هات هەنێ دەلایلی هەڵبژارد ئەو هات ئینقلابەکانی جگێ کردو لە یەک وتی هیچ جەریانێکی کۆمۆنیست وە پرۆلەتەر نەیتوانیگە خۆی بە تەنهایی ئینقلاب بکە بەڵکو سوارە ئینقلابهای کلاسیکە لیبرال بووگە یعنی چی ئینقلابە کلاسیک لە بەرامبەر کیا دروست ئەکرێ لە بەرامبەر ئەبسولوت پاوەرا دروست ئەکرێ یعنی دەسەڵاتی مطلقە یعنی دەسەڵاتە یەک کەس دەسەڵاتە سوڵتان دەسەڵاتە پادشا دەسەڵاتە تێزار بۆ چی ئەوێتە هۆی ئەوەی کە ئەم خەڵکە یەک بگرێ چی ئەوێتە هۆی ئەوەی کە یەک بگرێ دەسەڵاتی یەک نەفەرە و تەنەفورکردن لە دەسەڵاتی یەک نەفەرە اقتدار یەک نەفەرە تەواوە خەڵک لە ژێرە ئەمە کۆ ئەوێت و خروجیەکەی ئەکاتە کامە ئینقلابەکان دوو ئینقلاب ئینقلابە پاریس و ئینقلابە کەبیرە فەڕەنسا و ئینقلابە ئۆکتۆبرە رووسیەی 1970 کێها ئەی قیامیان کرد بەر عەلەیها تزار رووسیە کێها کردیان طبقەی ئەشراف رووسیە طبقەی ئەشراف دەرس خوێندەگە رووسیە کە لە دەسەڵاتە تەزار نیکۆلایە دووەم ڕازی نەبوون گەرەکیان بوو ئەشراف توجار کەسانێک کە دەرسیان خوێند و ڕۆشن فکران ئەوەی نەبوو طبقەی کارگەر بوو لەم وەسەتە حیزبە ڕادیکاڵە بولشویکەکان توانی سەوارە بەرمەوجە ئینقلاب بێت و بەڕادیکالیزم و تووڕەیە کە هەبوو لە بنیادە تەفەکوریە توانی لەو بشێوکە کە ئەساس و دەسەڵاتە نیکۆلایە دووەم ڕۆخیا و قودرەتەکە بگرێ چی کرد بۆ خاتری ئەوەی تەمامە ئەساسە بنکەکان و پێگەکانە دەسەڵاتە ڕۆمانۆفەکانی لە کار خست و بنەماڵەی ڕۆمانۆفیشی کوشت ئەمە ئینقلاب رووسیە بوو تەوەجۆکەن هات بەڕەسی کرد وتی ئەی بۆ ئیستا ئەم اتفاقە ناکەوێ معمولاً ئینقلاب لە ڕژیمە دموکراتیکان ناکەوێ بۆ ناکەوێ دلیلی ئەوەسە لە ڕژیمە دموکراتیکا ئیقتدار لە یەک نەفەرا کۆنە و گەسۆ تۆ نایوێنی بۆیە بە هیچ سوورەتێک ئیجماع و یەکگرتنەوە دروست ناوێ کە ئەم ئیقتدارە بڕۆخێنن دروست ناوێ بۆ دروست ناوێ دلیلی ئەوەسە تۆ ئەم ئیقتدارە ناوێنی من ئەم کاوراوە لەگرا خەریکە پشتێک لێدا مەرتیکەی ئەحمەق بلۆکی کەم لەبەرەوەی فەزاکە نەشێوێت پس باتای وتی ئەوەی ئینقلابە کلاسیک دروستەکە ئیقتدار یەک کەسە و نەفرەتێکە کە مەردم لەو ئیقتدار یەک کەسەیکەن ئەی ئەوەی کە ڕژیمە دموکراتیک ناخا چییە بە پێچەوانەیە مەسە نەبوونە ئیقتدارە خەڵک لە دەورە نەبوونە ئیقتدارە کۆبووبوونەوە یعنی چی
يعني ئەوەی کە خەڵک ئەترسێ اقتدار نەمێنێ، ئەترسێ گشتی ئەترسێ، بۆ یەکێ لە موچەکەی ئەترسێ، یەکێ لە موچەی تەقاعودی ئەترسێ، یەکێ لە چوار بندیوارەکانی ئەترسێ. ئیستا ئیتر دانەیە نییە تۆ بێژی ئەم دانەیشی بخێنە خوارۆکە کاورای خراوێکە. پس ئەوسا خەڵک لەسێرە چی ئیجماعیان بوو؟ ئیجماعیان لەسەر ئەوە بوو زاڵمێ بخەن. ئەی ئیستا ئیجماعیان لەسەری چییە؟ لەسەری ئەوەسە خەلە دەسەڵات دروست نەوێ، بۆشایە دەسەڵات دروست نەوێ. ئەها ڕوەکەیتە خەڵکە حەلیم قسەکەی بەرامبەر بە حکوومەتە حەلیم ئێژن بەدیلەکە چییە؟ بەدیل چییە؟ یعنی موچەکەی من تێڵیتەوە چوار بندیوارانەکەم پێ ئەدەی، ئەو من نانەکەتی و فاسۆلیاکە بخوام، هەست بەدیلەکە چییە؟ چۆن پارە ئەدەیوە من ئەدەی یا نادەی؟ پس ئەم مەردمە نەیگەرەکە بیڕۆخێنێ، بۆ چون ظاهرەن معلوم نییە دەسەڵات وا لە دەسەکیە، معلوم نییە اقتدار وا لە دەسەکیە، معلوم نییە. ئەگەر بەم نەتیجەگەین ئەو جار ئێمە گەرەکمانە بینە سەرەوەی بزانین ڕاپەڕین چی کردگە. ئێمە بارها وتمان کە ڕاپەڕین چی کردگە. بزانن جۆرج باتای ئێژێت ئینقلاب ئەمرێکە کە تۆ بەرەوگرتنە دەسەڵات ئەڕۆی و ئێژێ لە ئەم ئەمرە شەفاف ڕوون دەقیقویت تا بتوانیت بە کەلەماتی ئەرێنی ئینقلاب بخورقێنی. کەلەماتە ئەرێنیە ئینقلاب چییە یا نەرێنی؟ کەلەماتە ئەرێنیە ئینقلاب ئەمە سای ڕۆخێنین، ئێشێبی ڕۆخێنین، کەوانە سەرکوو بە ئێمەی نییە، خەریکین ئەی خەین. ئەمە بە تۆ ئەم ئومیدە ئەدات کە ئەم ئینقلابە و ئەم ڕاپەڕینە ئیمکان پەزیرە و ئەکرێت کە ئەم ئینقلابە بکرێت، وەلێ تۆ بێژی نەوەڵاو معلوم نییە و پارتی تورکیای لە پشتە و یەکێتی ئێرانی لە پشتە و خێڵە تالەبانی ئینگلیسین و خێڵە بارزانی ئەمریکین و ئەی تۆ کێوە لە پشتە. ئەمە پێژن نەرێنی لە ئینقلابە. ئەم کاورا درۆزنە، ئەم کاورایەکی درۆزنی ئەحمەقە خەریکە کەلەماتە دەسەڵات بڵاوەکاتەوە بەناوە ئێمە. تۆشێ بەم نەتیجە بگەی ئوسوولەن هیچ اتفاقی و ئینقلابێ دروست نەبووگە، عاملە خارجی دەسیوا لە کارە، وەلذا تۆ چون ئیرادەی خۆت مهم نییە، ئەمریکا و ئینگلیسە نێ لە پشتا، ئێران و تورکیا نێ لە پشتا، تۆ هیچ اتفاقی ناتوانی بخەی. ئەمە پێژن چی؟ ئەمە پێئێژن نەرێنی. پس کاورایە کە هادووتی ڕێز بگرە و باسی ئەرێنی بکە و باسی نەرێنی مەکە، خودخۆی خەریکە ئینقلاب ئەکوژێت، ڕاپەڕین ئەکوژێت، خۆی عاملە سڵتەس ئەم قسەکە. تەوەجۆکەی تا تو بفەهمی ڕێز یعنی چی، کەلامە بە ئەدەب یعنی چی، تۆ کە وایتە مەوقعیەتە مەردمە و گەرەکتە بیڕۆخێنی ئێشێ بزانی چیە ڕۆخێنی چۆن قسەکەی. وەختی ئێمە بە قودرەتەوە بە ئیمان و قساکەین ئەرێنی قساکەین، وەختی ئێمە ژین ئەتان ڕۆخێنین کون بە کون ئەتانگرین وەکو نازیەکان کە یەهودیەکان شکاریان کردن شکارتان ئەکەین، ڕاوتان ئەکەین، ئەمانە ئەرێنین، نەرێنی نییە. تا بفەهمی کە تۆ ئەمانە نازانی، هەروە لە خۆت و فکرەکەی کلاشینکۆفێکە داگە لە خۆت و سەرێزە لە وا پێوە و دەمە پانەکەی تۆ حاڵی بووگە لە سیاست، یا تۆ مردمی یا تۆ کوردی، نە تۆ نەحیچ کامیانی، چون تۆ حیچ کام لەمانە نەفەهمیکی. جۆرج باتای ئێژێت یەکێک لە دەلایلێک کە هیچ حیزبێکی پرۆلەتاریایی ناتوانێت ئینقلابکە ئەمەسە. ئەمانە چوونە شوێنە قسەکەی مارکس وتی ئێمە ئێشێ کارگەرسازی بکەین، پرۆلەتەرسازی بکەین، بۆ خاتری ئەوەی کە فەلسفەی مارکس لەسەر پرۆلەتاریا دانریا بوو. خب ئێمە چه زمانێ قدرەت ئەگرین، چه زمانێ دنیای کۆمونیستی دروستەکەین وەختی جەهان پڕ بوێ لە پرۆلەتاریا. خب ئەمە یعنی چی ئەم قسە کردی؟ وتی ئەحزاب پرۆلەتاریایی بەجێ ئەوەی ئینقلاب بکەن کەوتنە پرۆلەتەرسازی.
یعنی چی؟ یعنی ئەوەی کە حەزب توودەیە ئێران هات نەقش بورژوازی گرتە ئۆهدە چون کرێکاری تیان نەبوو، چون پرۆلەتەری تیان نەبوو. دوای 100 ساڵ مبارزات جنبش چەپ و کورد ئەمڕۆ تەنیا نمونەی بەرجەستەیان مححمودە ساڵحیە گونکەگیرە ناوە نانەهواییەکەی سەقزە. ئەمانە 100 ساڵە بەجێ ئەمەی ئینقلاب بکەن پرۆلەتەر دروستەکەن. یا کۆمونیزمە کارگەری ئەحمەق تەمام نەمادەکەی بگۆسە چواردانە کرێکارە تێ هەڵدریاگە نەیشەکەرە هەفتەپە تاکە حەزب کۆمونیستە ئێرانە فرە قەشەنگە و ئیسماعیل پیا خاسیەکە و قەشەنگە و پڕۆلەتەرە و مەرتیکەی ئەحمەق تۆ مەشیایە ئینقلابە بکردایە کوای ئینقلابەکە تۆ کەوتکیتە پڕۆلەتەرسازی مەحمووی ساڵحی و بە 100 ساڵ بۆ دروست کریاگە. پس تۆ ناتوانی بکەویتە ناوە ئینقلاب. چه اتفاقێکەکەوی لەم فاسڵە تۆ ئەکەویتە ئیدەهای نابەهنگام. ئیدەی نابەهنگام چییە؟ ناگەهان ئەوی تۆ تەرەفدارە گەی، ناگەهان ئەوی تۆ تەرەفدارە محیتە زیست، چون تۆ بۆ ئینقلاب نەهاتکی خۆ تۆ هاتکی پڕۆلەتەرسازیکەی لە پڕۆلەتەرسازیشە گیرە کردگە ئیستا هەر شتە تازە تێتە ناوە بازار. قوتو کۆ بکەین و بڕۆین مبارزاتە مەدەنیکەین و سەگە لە ناوە خیابان کۆ بکەین و پشی لە بێرین ئاوی پێبەین و پشیلەی سووتیاک خاسۆ بکەین و هەڵهێ ڕووسەریمان فڕە بین و بڕۆین بەر بە خەتەنەی ژنان بگرین و بزانین کامە ژن لەم کوردەوارە ئۆرگازم ناوێ و شکات بکەین لە شوەکەی بێژین سەکس نازانێ ئۆرگازم ناوی. ئەمە تۆ کارەکەی کارە ئینقلابیونە تەبەقەیە کارگەر تەواشاتان کە خۆ دیتان خۆ چاوتان پێکەوت. ئەمانە بەجێ ئەمەی کە بەستەرە ئینقلابی دروستکەن کەوتونە پرۆلەتەرسازی بعد وە شوێنە ئیدەهای نابەهنگامەوە. مەسەڵەن من سوعالمەکە لە کۆمەڵە و لە دۆمۆکرات چی ئەەکەی؟ گەلەکتە ئینقلاب بکەی بەرەندازی بکەی بارفیکس لێدەی 200 متر ئەچی پرس سینە لێدەی مەلەی کراڵە پشتەکەی چی ئەەکەی تۆ گەلەکتە ئینقلاب بکەی بەر بیەندازی هیچ قوتو جەمەکەی تۆ بگوسۆ یەکسری شعارهای تکراری حیزبی بژی فاسۆلیا هەنێ دەمە قۆپان لە پێی وەرشکستە کە لە ناو ئوردوگاها لە دەرەتوالت بای کۆمیتە مەرکەزی ئەژمارد بگەسۆ پێشمەرگە تۆ خەرێکی چیەکەی لەم ئوردوگا؟ هیچ بای کۆمیتە مەرکەزی ئەژمێری فاسۆلیا تێئۆریزە ئەکا ئەماغا هەرزگایەک و عکسێکی زلی و جامانەیە حیزۆ لە خۆیە خست و پێشمەرگە هیمای کوردستان و باڵای بەقەدەر کوردستانە نەمەفاهیمی بوو نەبەستەری ئامادە کرد و نەکارە ئینقلابیە کرد هیچ. سەمەرەکەم خەسیاگێسە تۆ ئەیوێنیت کە ئێمە هاتین دامانە بەرە پێلەقە بزانە ئەمە مهم نییە ژۆش پاتای بۆ تۆ ئاسیب شناسی و پاتۆلۆژیەکە نا ئەمە مهمە ئەم قسانەی کە ئەم ئەیکاتۆ لە مەیدانە ئەمەڵۆ بزانی چێ شەکڵیە چۆن بەکاری بووی. مەسەڵەن ئەو ئێژێ ئەمانە 100 ساڵە کەوتگنە پڕۆلەتەرسازی و هیچ وەخت ئەنبووە پلۆڕەتەر دروست ناکەن چێ شەکڵیە تۆ بێ مەسادەقی بێری بێژی ئاواسە و ئاوا بکە و ناژی تۆیشی چۆن ئینقلاب بکەی تۆیشی بزانی چۆن ئینقلابەکەی. ئەو لەوێ وتی عاملە ئیجادە هەمبەستەگی لە ئینقلابە کلاسیکا چییە؟ شخصێکی مقتەدری مستەبد بەناو سوڵتان و شاه و ئەمانە. تۆ ئەگەیتە کامە شعار ئەگەیتە شعارەکەی هەمە با هەمە خۆمەینی گەشتمان وەیەکە و بچین بیڕۆخێنین. کێ بڕۆخێنین؟ شا بڕۆخێنین. ئەمەم ئەمکان پەزیر بوو بەڵام لێو دووە هەر گروپێ هات قدرت بووە نەیتوانی خۆمەینی لیانی سند توودە نەیتوانی ئەقەلیەت نەیتوانی مجاهدین نەیتوانی خۆینی لیانی سند هەمە با هەم ئینقلابیان کرد مەسەلەن کە ئێمە باوەڕمان یە کار ئەمریکا بوو بەڵام نەیتوانی. خۆ بیستە تۆیشە بزانی ئەم ئینقلابە چێ شەکڵیە چۆن ڕاپەڕین ئەکری بۆ ڕاپەڕین ناکری لە حەلیمە کوردستانە ڕاپەڕین ناکری بۆ خاتری ئەوەی کە نە تووڕەئی نە ئەواتف
انقلاب دروست ناکە و یەکێتی بۆ ڕۆخاندنە انقلاب دروست ناکە. بزانن ئەمە قارەمانێتی خەڵکە سلێمانی نییە جمێن ئەداوە بارزانی، بەڵکو اتحادە ئەوەی کە سلێمانەی لە ژێرە ڕکێفە گۆڕان و یەکێتی بمێنێت و ئەمەسە شخص زاڵمە مستەبد دروستکە بەناو مەسعود بارزانی. تەمامە منتەقەیە زۆنە سەوز اتحادی هەز لە دژمنایەتی تەکە مەسعود بارزانیە، هەج اتفاقێکیش ناکەت فێ بۆ چون یەکێتیە لەگرا مەوجودە. دیسکۆرس یەکێتی بارزانی تەقویەتەکە، دیسکۆرس بارزانی یەکێتی تەقویەتەکە. لەم وەسەتە چی مەوجود نییە ئیقتدارە مطلقی کە تۆ بتوانی لێبەی. ئەم ئیقتدارە مطلقە چ بوو؟ کێ پێناسەی کرد؟ ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ هاتووتی ئیقتدارە مطلق حکوومەتە حەلیمە، پێی نەوت حکوومەتە هەرێمە کوردستانە عێراق، وتی حکوومەتە حەلیم. شخص مستبد کێس کە گشتمان لە دۆریۆ کۆبووین و بیخەین، حکوومەتە حەلیمە چوو خەریکن بازی ئەکەن. برسیەتی انقلاب دروست ناکە، ڕاپەڕین دروست ناکە. خۆیان تێنوە تۆ ئێژن لە گراف فەسادە. بزانە ئەسەرە سەگ ئەدەی لە کوردستانە داگیرکراو لە کوردەوارە داگیرکراو لایەن عێراقۆ قسە ئەکا باسە پوڵەکە، پارە و پارەکە هاتوو، پارەکە نەچوو، پوڵە خوێن و پارە ئەخوت و ئەوە پارەی هەسوو، ئەوە پارەی دزی و پارەکە بریا و نەوتەکە هاوریا و موچەکە خودیا و پارەی گومرکات و پارەی فڵان و هەر پارە ئەنقلاب دروست ناکە بە هیچ شێوەی نایکە. فەساد ئینقلاب دروست ناکە. حاڵە مەردم دروست ناوێ. مشتێ مشە خوەر و موچە خوەر نایەڵن بگۆڕێ. بۆ نایەڵن بگۆڕێ؟ بۆ خاترەوەی نازانێت بەشە ئەو ئەدەن یا بەشە ئەو نادەن، چوار موچەکەی پێ ئەدەن یا پێی نادەن. ئیستا حکوومەتە هەرێم ئیتر نێگەرەکە چوار موچەکە بە خەڵکەکە فاسد کردیاگە، ئیقتدارەکەی خۆی دانیاگە، کونێ نییە ئەمانە حەملەی پێ بکەن. حەملە بکەنەوەکی مەسرور بارزانی لە ئەوە نێچیر داهێنین، نێچیر لابوون مەسرور داهێنین، مەسرور لابوون بەرزان داهێنین، بەرزان لابوون ئەم فڵانە کەس داهێنین. سیستم تەکان ناخوا وا لەسەر جێی خۆیان. دەم و چاوەکان ئەگۆڕن. گەیگەبەوە واکسەن دەریاگە، وەکو واکسەنەکەی کۆرۆنا وازیقتان کردگە بۆی سیستەمیان واکسەن کردگە. تۆ نافەمی تۆ کێی؟ ڕاپەڕین چه شەکلیە؟ بۆ ڕاپەڕین ناکرین؟ ئیسە با بێنە سەر خۆمان، ئیسە با بێنە سەر خۆمان. دەوڵەتە ئێرانی بە تەمامە قودرەت و گەرەکیسی بێژێت زاڵم عەلی خامنەی لە ئەوەین ئینقلاب کلاسیکە لیبرالی ئەکەین و ئەچین بەرەو مافی شەهروەندی و دەوڵەتە دموکراتیکە ئێراندانین. ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هاتووتی غەڵەتتان کرد، بێجاتان کرد. ئەمە ناوە دەوڵەتە ئێران نییە. دەوڵەتە ئێران یعنی تەبەلور قیت و قۆزبوونەوەی ڕۆحی ملەتە ئێران لە یەکسری موەسساتە بەناوە دەوڵەت. ئۆکەی، ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هاتووتی غەڵەتتان کرد، ئێمە ئەووەڵەن ملەتێکمان بەناو ملەتە ئێران نییە. دووەمەن ئەم تاریخە کولەن جوولەکە سازە، جوولەکە هاتگە کۆمپانی بازرگانی دروست کردگە بە ناوی دەوڵەت. ڕەبتی بە هیچ مردمێک، هیچ تایفەیە، هیچ عەشیرەیەوە ملەتی نییە. ئەمە ناوی دەوڵەتە ئێران نییە، ناوی کۆرپۆرەیشنە ئانووسیە جوولەکەیە ئێرانیە. ئەمە ئەڕۆخێت، بەڵام دەوڵەتە ئێران ناڕۆخێت. دەوڵەتە ئێران تعبیر ئەکا لە ئێرادەیە ناسیۆنالیستی و ملیە ملەتە ئێران. ملەتە ئێرانێکیش مەوجود نییە، معلوم نییە کیس. ئەمەی کە ئێمە هەیکەلە شاد دەرئەخەین و ئیقتدارەکەی دەرئەخەین لێ ئەدەین ئەمەسە کۆرپۆرەیشن، یعنی شرکەت، کۆمپانیە بازرگانی، بونگا. کۆرپۆرەیشن یعنی بونگاهە بازرگانی. کۆرپۆرەیشنە جوولەکەیە ئانووسیە ئێرانی. ئەمە قابل ڕۆخاندنە، ئەمە ئەڕۆخێت، ئەمە خاز ئەڕۆخێت، ئەمە خاز ئەڕۆخێت. ئەو وەختێ ئێژێ باشوور
منزوری ئەمەسە ئێمە یەک قەومێکی کوردینی سەرزەمینێکمان هەست بۆ گەسۆ چوار کوتۆ ئەمانە یەک کوتێکن پێیان ئێژن باشوور ئەم حکوومەتە کوردیە فرە قەشەنگە ئەوێت و تاقانە ئەزمونمان بیتاس تای نییە تاقانەس ئەزمونەکەمان ئەو ئێژێ پێی باشوور لەو لاوە پێژە کوردستانە عێراق ئەوێکی پێژە شیمالە حەبیب ئێمە هاتین وتمان فرە غەڵەتە کرد ئەمە ناوی باشوور و پاشوور و ئەمانە نییە جاتە جوغرافیایی وەکارمەوە ئەمە ناوی کوردەواری داگیرکریاگە کۆرپەرەیشنە جوولەکەیە عێراقیە هەڵیت بوو تا خاص مردم ئەفەهمێ هەیکەلەکە کامەسە خاز ئەفەهمێ ئیقتدارە زاڵمانەکە کامەسە باشوور نایڕۆخێنێ ئەمما کوردەوار داگیرکراک لەلایەن کۆرپەرەیشنە جوولەکەی عێراقی خەریکە مەفهومێ بەتۆدا ئەم سەرزەمینە مشتێ جوولەکە بە هینێ ساختار و بنیاد و موەسسات حەپەلووشیان کردگە دایان گرتگە ئێمە شکستمان نەخوارگە ئێمە سەرزەمینمان ئشغاڵ بووگە هەیهوو تا شکست ئێمە ئەمانە دەرئەکەین نەبەینیان ئەوەین نابودیان تا تو بفەهمی کارە ئینقلاب ئەها من وتم سوورا و سپیا و جاڕ و کاریە خاڵە خوا ڕەشتە دایمدا دیارە هەر دیبەیتێکی من ئەمەلیاتێکی نظامی عەزیزم تا تو بفەهمی ئێمە چۆن خەریکین تەکە دەوڵەتا دەرەکەین تۆ فکرەکەی قنە پانکەیت و کلۆشنکۆفێکەیت و شانت و حیتەحیت دەبێ لە خیابانە وە درۆ تۆ ئینقلابە کردگە تۆ هەنووز نەتوانیگە لە زەهنە ئەکسەریەتە ئومەتە کوردیە مەفهومە ئینقلاب جێبخەی ڕەوایەتە کورد لە خۆی جێبخەی وە تەکە شعبە دەبازیەکان و لە تایف و الحیەلەکانە نظامە سڵتە دەربکەوی ئەو وەخۆی ئێژێ باشوور ئێمە ئێژین کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپەرەیشنە جوولەکەی عێراقی ئەو وەخۆی ئێژێ دەوڵەتە ئێرانی من ئێژم کۆرپەرەیشنە جوولەکەی ئانوسیە ئێرانی هەڵیت بوو و ئەمە جێ ئەخەم ئەو خەریکە بێمەردم ئەکا سەرزەمینە ئێمە من خەریکم مەردمداری ئەەکەم ئەو خەریکە ئەحمەق دروست ئەکا من خەریکم دانا دروست ئەەکەم یار دروست ئەەکەم تا بتوانم یەکگرتنەوە لە ژێرە ڕەوایەت و چیرۆکێتێکە من چیرۆک و ڕەوایەتە کوردیم دروست کرد ئەو خەریکە ئەم جامعی ئێمە بەرەو خەسیاگی و ئینحراف ئەوە تا هیچ وەخت ڕاپەڕینی تیا دروست نەوێ من خەریکم تێم تێیا ڕاپەڕین دروست ئەەکەم و ئەیکەم ئیستا بۆ من وتم یارانە کوردەوارە یارانە ڕاپەڕینە کوردەوار لە بەشە کۆرپەرەیشنە عێراقی و تەماسم لەگەڵا بگرن بۆ خاتری ئەوەی وەختی ئەوە گەییگە پەردە لەسەر ڕوخسارتان لا بدەن پەردە لەسەر ڕوخسارتان لا بدەن بە بانگە ئاشکرا ڕاپەڕینی خۆتان ئێعلام کەن ڕاپەڕین حیزب نییە ساختار نییە ڕاپەڕین مەتنە ئینقلابیە کوردەوارە سربەخۆیی خوازی بۆ کوردستان نییە با بفەهمی کوردەوارە سربەخۆ سفەت و مەوسوفە یعنی کوردەوارێک کە هەمیشە ڕەها بووگە ئازاد بووگە ئەم کوردەوارە هەمیشە ئازاد بووگە ئیستەیشی لەگەڵاوێت نەچووگەسە ژێرە ئینقیاد و ناڕواتە ژێرە ئینقیاد بە معنانی ئێمە مستەقل بووین لە کێ مستەقل بووین ئەمەسە تۆ مشتێ فەحەتێ فکرەکە قسە ئەکا بۆ تۆ بڕۆ تۆ فکرت دەرمەوردە حەیچێ نەکرد گەسۆ تۆ نە ئەفەهمی ئینقلاب چ شکلیە نە ئەفەهمی دەسەڵات چ شکلیە دەمە قۆپان لە پێی ئەحمەق تۆ لە هێنەی کەلام نافەهمی چۆن فکرەکەی سیاسی چۆن فکرەکەی کوردی چۆن فکرەکەی حاڵیتە من چوار لە قوز بخەم لێ تۆ نافەهمی تەوەجۆتان کرد داستانەکە ئەمەسە ئەو بە تەمامە قودرەت گەرە کێسی بێقودرەتی نیشان بەدا کە تۆ کانونە ئیقتدار نەدۆزیتۆ ئێمە کانونە ئیقتدارمان دۆزی گەسۆ شەخسەشا دیارە و ئینقلاب ڕەهبەری گەرەکە ڕاپەڕین ڕەهبەری گەرەکە دانای دەورانی گەرەکە
دانای دانایانی گەرەکە تا بتوانێ و کارە بکات. ئەناما بەقیێ مردم ئەسیرە نەفسانیات و شەهەوات و ترسەکانیانن، ناتوانن بڕیار بن، تەسمیم ناگیرێت. بۆیە لە جەهانە کوردیا دانای دەوران تێت، بۆیە دانای دانایان تێت، وێژێ هەرچی من ماوە چوون خەتمە کەلامن. پس ئەمە ئاخرین شۆڕشەوە ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ دەقیقەن زانی گەسیتە کە کیا شەڕەکات. شەڕەکەی خەیلێ بەر لەمەی ئێوە بێن دەست پێ کردگە. ئێمە متەخەسسە ئەم کارە نین بە معنای ئەوەی کە لە خەڵکی جگەین. ئێمە خەڵکەم سەرزەمینینە، خەڵکین. تۆ خەڵک نەماجی، تۆ لە خەڵکی دەرهاتگی، تۆ کەوتکیتە شوێنە قەرایزە حەیوانیت خۆت وەکو حەیوان ئەوێنی، هایوە شوێنە ئاو کارڕەبا و نان و ئەمانە شەهوەت و ئۆرگازم و تۆ لە مەردمی دەرهاتگی. ئێمە هاینە شوێنە فعالیەتە ئینسانی، ئەفەهمی؟ واینە شوێنە کەرامەتە، واینە شوێنە سەروەریە، واینە شوێنە خۆشەویستیە. ئەمانە ئەکتە ئینسانین حاڵیتە. تۆ لە دنیای ئەمڕۆ هەرچیشتە ئەفرۆشیت، خۆشەویستی ئەفرۆشی، هۆنەر ئەفرۆشی، خەلاقیەت ئەفرۆشی، تۆ هەرچیشتە ئەفرۆشی. ئەمانە یەک زەمانێ حەوزەی زندگی ئینسان بوو، دانایی حەوزەی زندگی ئینسان بوو بە مفتیەت بەخشیە وەکو من. ئەها دیبەیتە مفتەکەم بۆتان، ئەها ئاغایانە حانەقە درۆزن گشتان لە کەلامە من استفادەکەن، ئەیوەن استفادەی لێ بکەن، ناوی پێدەر بکەن، خۆتان بهێڵنەوە دزیەکەن. چون من معتەقدم دانایی پوری پێدەر نایرن، قابلە خەرید و فرۆش نییە، جزء فەزیلەتە ئینسانیەوە، تۆ ئێشێ بیوەخشی. علمە بێ بەهرە و دەرەختە بێسەمەر من نامەوێ. ئێوە وانە پس تۆ ئەوێنی لەگرا کەسێ تەسویرێکی لە ڕاپەڕین نییە، ڕاپەڕینی بۆ ئەخەسێنن و ئێمە ڕاپەڕین حیاکەینەوە. چۆن ئەمە اتفاقاکەوێ وەختێ تۆ ئەکسەریەتە ئەم جامعە قبول کاکە ڕاپەڕینیشێ اتفاق بکەفێ و 1% مردم وا لە مەیدانە، 99% بە زەهنیەت وا لە پشتیە. وەم کارەی ڕاپەڕین کردگە تام دقیقە. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ یعنی ئاپرایزینگ، یعنی قیام، یعنی گڵپەسەندنە. کوردەوارێکە هەمیشە سەربەخۆ بووگە، هەمیشە هەتایە، هەمیشە ڕەها بووگە. ئەم جارەیش گڵپەیسەندۆ قیامی کردو، هەستاوە لە خۆڵەمێشانە خۆی هەستاوە. ئەمە سازمان نییە خۆ، حیزب نییە خۆ، ئەم مەتنەسە. هەر کەسێک دەرونی هاژیاگە بەمە یاڵە بێت لە مەسنجەرا خۆی معڕەفی کەتا من یەک سری اتفاقاتی بۆ مەترەحکەم و یەک سری کار ئێشێ بکات. دوای ئەم دیبەیتە ئەوەی خۆی بە یارە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەزانێت، یارە ئەم کوردەوارە ئەزانێت، ئینسان ڕاپەڕیویە. بفەرموێت تەماسێتەکە منا بگرێت تا من بتوانم زەمینەیە کارەکانە ئێوە بۆتان بەحس بکەم، تا ئێوە بفەهمن ڕاپەڕیوی و ڕاپەڕینکردن چ شەکڵیە و ئێمە چۆن ئەم حکوومەتە فاسدەی حەلیم و کۆرپۆرێشنەکانە دەور و بەری تێرینە خوارۆ. تەوەجۆتان کرد؟ کاگوریا فەرهاد ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ پەسوپیشی مەکە. سەربەخۆ بۆ کوردەوار نییە، کوردەواری سەربەخۆ. کوردەوار هەمیشە ڕەها بووگە، جەهان اختیار بووگە، سەرزەمین ئینسان ڕەها بووگە و تام دقیقە هەست و هەمیشەیش ئێشێ بوێت. کاکە لە معنای کەلام بفەهمن، دقیق دێر بخوێنەوە تا بتوانن دقیق تەفسیری کەن. وتی ڕۆڵە بوومە قڕوانە چاوە بادامیت، وتی دایکە بامم گەرەکە.
کورە کاکە گیان دایکەکە عاتفەی بۆ تۆ بە خەرجدا خۆشتی گەرەک و بۆ قوروانە تۆ فقە بامەکە تێگەیت وتی ڕۆڵە بۆمە قوروان چاوی بامی وتی دایکە بامم گەرەک تۆ لە عاتفەکە نەفەمید منێژمەم سەرزەمینە هیچ وەخت لە ئینقیادا نەبووگە هیچ وەخت تەسلیمە ئینقیاد نەبووگە کوردەوارە سەربەخۆز کوردەوارە ڕەهاس کوردەوارە ئازادە تۆ ئیژی سەربەخۆیم گەرەکە کوورەکاکە سەربەخۆی چیت گەرەکە لە کێ سەربەخۆیت گەرەکە تۆ لە خۆت سەربەخۆ بووە وا ئەفکارە فاسدت کردت تێکۆی لە پس هەیکەلە اقتدار مطلق هەیکەلە کۆرپۆرەیشنە کە بەخۆی ئێژێ دەوڵەت دام و دەستگای ماڵی اقتصادیە کە دا ئەپڵۆسێنێ بەخۆی ئێژێ دەوڵەت ئەوە اقتدارە کەسیشی لێبەی هەڵی تەکێنی سیستەمەشی هەڵی تەکێنیت بە تۆ ئادرەسازی ئەەکەی ئەو خەریکە ئادرەسازی ئەکایژی اقتدار نەماکوە پاشامان نییە و حکوومەت مردمەوە ئەو نیە و مردمە دەنگەدا مردمی چکارەس ڕێی ئەسەن و خەرە کێ هێڵێت و مؤسسا دەهێڵێتەوە بە ئەفرادەکانی بە ئینحیساردارەکانی مردمێ مەوجود نییە لەگرا تەبیعەتەن مردمە دەنگدەر ناتوانێ با لە مؤسساتێک کە خۆی دەنگی پێئەدات دەنگ هیچ وەخت نەمایەندەی واقعیە تۆ نییە تۆ مەوجودیەتێکە نیە تۆم دەنگتە لە پێی فاسۆلیا فرۆشتگە لە پێی موچە فرۆشتگە لە پێی مشەی تەقاعودی فرۆشتگە دەنگ بۆیە تۆ لە وەزعیەتە خەڵکت دەنگدەرە ناتوانی حکوومەتە بە ناوە دموکراتیک بڕۆخێنی ئەو وەزعیەتە وەزعیەتە ئەمێژە من بە تۆ هاتکم بە دەنگە تۆ هاتکم ئیستا ئەفەهمی گرتنە کۆنگرەسە ئەمریکا بۆ مهم بوو بۆ خاتری ئەوەی کە خەڵکی ئەمریکا ئەو بەشە چوو کۆنگرسی گرت لە هەیکەڵ دەوڵەت تێپەڕی وتی ئەم موەسسە بەرجەستەبوون و قیت و قۆزبوونەوەی مردم نییە کە بیوێنی بێژی کۆنگرەسە ئەمریکا یعنی مردم چون مردم دۆنگۆدا نەمایندەی تێخە دیت نەمایندەکانە مردم بەدەست خەڵک و دەرچوو خەڵک چوو کۆنگرسی گرت وتیەگرا فەساد کە دەست هەیکەلە متەبەلوەرە مردم یعنی چی هاتۆ ئەمە نافەهمی ئەمە ئەخەتە لاوە تێناگەی بعد تێناگەی بۆچی تەمامە ڕسانەکانە دنیا ئەمە پۆخڵە ئەکەن ناڵەن کەس باسی ناکایتر باسی مەکەن لاوە باسی مەکەن گوبێتە خوار و لاوە باسی مەکەن بۆ باسی نەکەن چون مردم لە تەوەهوم و وەهم تێپەڕی دۆزی گێسوە ئەساسە دەوڵەت هەیکەڵە ئیقتدارێکە کە نایەڵێ تۆ هەناسە بکێشیت و تۆی بگە سەراوە گەوجە گەوج لاوە بە نەڕخی و ئانارشیزمتی تو باوکڕۆ وەزمان خراوەوەی تو تەڵانمانەکەن و نانیە و مشە نیە و موچە نیە و بەستە کریاگی تۆ هیچ تەعەلوقێکە پێی نییە و هیچ قودرەتێک گەتیان نییە پس ئینقلابکردن ئاسان نییە با بزانی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ دیبەیتی دانیاگە کەلەمە بە کەلەمە مەفهوم بە مەفهومی کە بەکار بردگە تەکە ئیقتدارە شەڕی کردگە وەزانێ کەسی چۆن بەکاریەوە تەکە کاورا قساکەی خۆی بە یارە ڕاپەڕینی ئەزانێ ئێژە باشوور و زەهرەمار باشوور و قزەڵ قۆرت تۆ هەنووز نەتفەهمیگە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆرەیشنە جوولەکەی عێراقی یعنی چی لاوە فرە درێژە ئەرێ درێژە چون داستانەکە درێژە چون سەرزەمینە تۆ دەقیقەن وایە پێهاتکە باشوورە کوردستانیە چواردانە حیزە جوولەکە بە ناو پارتی و یەکێتی تەپیان داوێتە سەری ئازادیان کردی و کوردایەتی بکەن ئەمانە مشتێ بنەجووی کۆڕەخەرە نەزامە سوڵتەی جوولەکەن تەپیان بەسەرم سەرزەمینەوە دانیاگە بە تۆ ئێجە باشوورێ کوردستان توێژی ئەوە دەوڵەتە خۆمانە و ئەزمونە قەشەنگێک و حەزی پێکەین و گشتمان شۆڕژگێڕونە تۆ شۆڕژگێڕنەوەگە حەج وەخت نەتزانیگە شۆڕژگێڕی چییە شۆڕژگێڕوگی تۆ لە یەک کەلەمە تێناگەی شۆڕژگێڕە چیت ئەمەسا وەهمە وائێمەی کاول کردگە ناو چۆن یەخەی چۆن یەخەمە و جۆرەی خەم کە تۆ ئەوێنیەی خەم
بۆ زات ناکەی بێژی کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی چون ئێمەیشە بەغاش بگرین و ئەیگرین ئەمە جوولەکەس تەکی داگەسۆ لە بەغا دانیشتگە و ئەیگرین ئێمە ئەم نظام جوولەکە ساختەیە ئینقیادگەرە لە سەرزەمینە کوردەوار پاکەکەینەوە دەی بۆ تۆ نایژیتی گەشتتان ئەزانن مەتن ڕاپەڕین ئینقلابە واقعیە ئەترسم و ئەمانگرن و ئەترسم و ئەمانگرن دەی بەش دڵە بە تۆقێ بەچی ئەدگرن بۆ ئەدگرن غڵەتەکە ئەدگرێت کێس ئەدگرێت چون تۆ فکرەکەی تۆ چون تۆ پێناسەی خۆت وەکو کوردەکەی چون تۆ ئێژی جیهانە کوردی چی شکلیە چون تۆ ئێژی ئەمانە چۆن فرت و فێڵیان کردگە تێ ئەگرێ غڵەتەکە ئەگرێ ئا کوڕە دەسە بۆ بووە ئازانی بۆ تۆ نافەهمی ناتوانێ بگرێ چون ئەمان هاتن جیهانە کوردیان نابود کرد 50 ملیۆن قەومە کوردیان دروست کرد 50 ملیۆن قەومە کوردە کاکاول ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتن ئیدەی ئینقلابیە دینە ئومەتە کوردی حاڵیتە بۆ ئەوەڵین بار ئومەتە کوردی ئەم هەیکەلە قەومیە 50 ملیۆنیە و ئەمانە گەرەکیان و نابودی بکەن و ما بەقێ ئومەتە کوردەوار بۆ ئەوەڵین بار لە تاریخا بگۆس و ساحەوە مەتن ئەمانە لە مەتنەکە ئەترسن تۆ حاڵیتە کورد ڕەوایەتی هەست لە خۆی بڕۆ ئەوەی واقینی تێ لە پەیمانە حەیدەری ئیستەهجە کوردی یاخیە من حەزی پێیەکە بقینم پێ نایێت چون واقعیەتی واسە کارێک من کردم هەر گەرەکم و ئەمە بکەم کورتادیۆکە حەیچێکی نەوگە ئەم کوردە قەومیە ئیتنیکی حەیچێکی نەوگە ئەمڕۆ ڕەوایەتی هەست و ڕەوایەتەکە بسیار خەتەرناکە دینی هەست کە لە درازنای تاریخە خۆی لەگەڵ خۆیان هاوردووی وە ژیانی پێکرد ئەمڕۆ بگەس و کەلام وا لە بەردەسیە ئەمڕۆ ئەزانێ خۆی کێس بۆیە فرەکە سێنووسێ کاک پێمان تۆ لە دەروونە منۆ قسەکەی ئەو دنیا کە تۆ باسیەکەی من هەم نەمەزانی چۆنە نەمەتوانی بێژمی پس ئێمە ئەو ڕاپەڕینە دروست ئەکەین ئەیخەین وە شەرتێک ئێوە حەقیقی بوونەوە سوال کە تا پێت بێژم ئەم دیبەیتانە کە من کردگمە بۆچی ئەمەلیاتە گەورەی نظامی بووگە ئەم استراتیژیانە من دامنیاگە داگێت لە کوێوە لە قەستە کێ عزیزم ڕەجۆلە سیاسی بوون خۆروە ئەلەکی نییە تۆ حەزەکەی بە کەلامە ئاکادەمیک ژۆرج باتای ئێژێت ئەحزاب پڕۆلەتەری خەریکی پڕۆلەتەرسازین بۆ ئینقلاب ناکەن دێ ئەمە یعنی چی ئادەی تۆ ئەمە یعنی چی ئەقڵ ئەوەسە دانایی ئەوەسە ئەم شتەی کە ئەم ئاغاوتی تۆ بزانی منزوری چییە و بتانی بەرخلافە ئەمە عمەڵکەی ئەمە یعنی چی یعنی 100 ساڵە مشتێ بنە جوولەکەی گەوا باوک ئێژن ئێمە ئێشێن نەتەوە سازی بکەین نەتەوەی کورد بسازین نەتەوە دەری بێرین دەی نەتەوەی کورد چۆنە سازی ڕۆین زوانێ فاسۆمی دروزەکەین چ شکلی و جەمعیەت ئێژین حەشیمەت و حیوانات ئێژن یعنی کراود حەشیمەت و تۆتالیتاریزم ئێژین پاوان خوازی پاشخوان خوار سەگ و پشیلەس ئەمە ئەوێتۆ نەتەوە سازی بەڕاستی ئێشێ نەتەوە سازی بکەین کۆر ئەمە تۆ 100 ساڵە نەتەوە سازی ئەەکەی نادرۆست تەوەجۆت کرد براکەم ئەمە یعنی گەوجکردنە خوات تۆ ئەگەر قەرارە ئینقلاب بکەی بەر عەلەیهە ئینقیادگەرەکەی سەرزەمینە تۆ ئێشە دەست پێ بکەی تۆ نەتەوە نیەی خۆ مارکس هات بۆ ئەوەڵین بار لە تاریخا وتی جەریانێ دروست بووگە پێژن پڕۆلەتەر هات پڕۆلەتەر سازی بکات چون وتی من بەم جەریانە ئەتوانم ئینقلاب بکەم
بۆیە بوو بە هاوکارە سەرمایەداری لە ڕۆخەندنە سەرزەمینەکانە ئینسانەکانە. چون ئەو کاری بووتیە شێوە ڕەفە سەرمایەداری دانێن پرۆلەتەر سازی بکەم تا پرۆلەتەر قیام کە بەرعەلەی سەرمایەداری. ئێوەش گرکتانە هوو نەتەوە سازی بکەن تا نەتەوە قیام کە مەرتی کە تۆ نەتەوە نابود کرد ناتاوە. نەتەوە یعنی چی؟ یعنی بتەوە، یعنی ناتاوێتۆ، یعنی ئەتاوێتۆ، یعنی ئەلکێ یا نالکێ، یعنی سفتە یا شلە ناتاوە. ئێمە بتەومان هەزوا بتەوە سفتە. ئەی نەتەو یعنی چی؟ یعنی شلە دەستی تێخەین ناتەوە سازیکەین. تۆ نەتەوە سازیکە چه شکلی نەتەوە سازیەکەی؟ تۆ 100 ساڵە خەریکی نەتەوە سازیەکەی. مەرتی کە کورد ئومەتە نەتەوە نییە حاڵیتە، کورد جەهانە حاڵیتە. بۆیە وە هیچ کامتان ئینقلابی نەوگن ئینقلابی. تۆ ئینقلابی وکی وە بڕاستی و نەتەوە سازیەکەی ناسیۆنالیزم کردو نەتەوە سازیەکەی بەچۆ کاورای فەحی کڵاو بەردارە ئەحمەق. کاورا ئەمە 200 ساڵە خەریکە پڕۆلەتەر سازیەکە، پڕۆلەتەرێکیش مەوجود نییە. بچۆ ئیتە حەن نەما تەبەقەی ئیجتیماعیش هەر نەبا گشتی بوو گەسۆ سەبکە زەندگی. نەتەوە بڕۆ تا ئینقلاب کەی مەحمووی ساڵحی چونەگیرە نانوایەکەی سەقز. کارگەرانە شەکەرە هەفتەپە و شەکەر فرەخۆشە و شیرینە و بڕاستی و ئەکرێتە کڵۆ و ئەکرێتە ناوە چای و باوکە گیان چ خۆشە و مارتیکە حەژیمەت و حەژمار و کردی قسە بکە و کردی قسە بکە و پاوانیە خوازە و پاڕاو قسە بکە و پاڕوو قسە بکە و مارتیکە تۆ لە کەلام تێناگەی هاتکی نەتەوە سازیەکەی فەحە. تو خۆت ئامەلە جوولەکەی، تو خۆت بنە جوولەکەی واقعی بەم مەردمە. پس ئێمە بێمەردم بووژین، بێمەردم. ئینقلاب ممکنە. ئیشە بین لە کێ؟ ئیشە بین لە سیستەم. سیستەمەکە کێس؟ حکوومەتە حەلیم، کۆرپۆریشنە جوولەکەی حەلیمە، جوولەکەی عێراقی. بەڵێ بەڵێ بۆیە مەفاهیم دروست وەکار بووەن. تۆ نەهاتکیتە مەیدان و نەمەوجودی نەبیرە ئینقلابیت هەست، نەهای بە شوێنە زندگی ئینسانی تۆ وایەتی شوێنە زندگی حیوانی تۆ تەنیا حوزێک بۆت ماگە شەهوەت و بخۆیت و بڕۆیتە مستەرا و بێتە دەر و حەڵی هەی و تەواو بڕیاوە. حوزەیە ئینسانی بە تۆ ڕەبتێکی نییە، حوزەیە فەزایل بە تۆ ڕەبتێکی نییە، دانش و دانایی و ئەقڵ و هونەر و عشق و ڕۆمانس و بە تۆ ڕەبتێکی نییە. تۆ ڕۆمانسە بۆ چییە؟ پول گەرەکەم و چۆگەرەکەم ماساژە بۆ بێرن، ماساژە بۆ بێرن بچی لەگەڵە دانێ لەش فرۆشە سۆزانیە ئوروپای شەرقی و تایلەندی و چینیا هەڵخەیتەوە. تۆ چوزانی ڕۆمانس چییە؟ تۆ چوزانی سەکس چییە؟ تۆ ڤایەگرا لەوێ هەر نازانی سەکس چییە؟ بۆی تو ئەسەن لە ئینسان خروجی کردەگە وایتە ناوە حوزەی حیوانیەتە بۆ خۆت خەریکی حیتەرانەکەی. ئەمە سەرڕاپەڕینە ئەم قسانەکە دەقیقەن خەریکە لە بەرامبەرە تێزەکانە حاکمیەتە ئاوێسێت. وا گەرەکێکی لە تۆ سۆزانیەکی حیوانی کاخوەری یۆنجەخوەری سەکسکەر دروستکە. ئێمە گەرەکمانە لە تۆ ئینسان بسازین، ئینسان و کوردی بسازین، متوجه مەسئولیەتە خۆتە بکەین، متوجه ناخ خۆتە بکەین. دەئیستە هەر کەسێک یارە کوردەوارە و هەر کەسێک یارە ڕاپەڕیوێم کوردەوارەسە مەسیجێ بۆ من بەهەنێرێ تا من ئەم داستانە کۆکەمەوە لایوە خۆش.